یەکەم گفتوگۆی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر سایکۆلۆژیای ڕاگەیاندن و ڕۆڵی ڕاگەیاندن لە هێورکردنەوەی دەرونی خەڵک. قسە لەسەر ئەم کتێباکەین سایکۆلۆژیای ڕاگەیاندن ڕۆڵی ڕاگەیاندن لە هێورکردنەوەی پاش هێدمە. نامەیەکی دکتۆرایە کراوە بە کتێب لێرەدا ئەوە خراوەتە ڕوو چۆن ڕاگەیاندن دەتوانێت ڕۆڵی هەبێت لە هێورکردنەوەی دەرونی خەڵک، ئارامکردنەوەی دەرونی خەڵک. بەتایبەت دەزانین کوردستان ئەم چەند ساڵی ڕابردوو بەتایبەت لە قەیرانێکی گەورەیە بوو و هاتنی داعش کێشی گەورەی دروست کرد، نەهامەتی زۆری لەگەڵ خۆی هێنا تا چەندە ڕاگەیاندن دەتوانێت ڕۆڵی هەبێت لە هێورکردنەوەی ئەو کەسانەی کە زەبری دەرونیان پێگەیشتووە بەهۆی تاوانەکانی داعشەوە و هەر ڕووداوە ناخۆشانش کە ئێستا ڕۆژانە لە کۆمەڵگە ڕوەدەن. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر پاڤێ جەمیل کە ئێستا لە لامان ئامادەیە. دکتۆر سڵاو لێبێ. بە خێراتی سەرچاو بەخێر بێت. پیرۆزباوی لێکەین بۆ کتێبەکەت. ڕۆڵی ڕاگەیاندن لە هێورکردنەوەی پاش هێدمە. هێدمە وشەیەکی زۆر پەتی و ئەوەیە دەست خۆش بێ لە بەکارهێنان نیە وشەیە. پێمان بڵێ ڕاگەیاندن چۆن دەتوانێت ڕۆڵی هەبێت لە هێورکردنەوەی دەرونی خەڵکە؟ بەڵێ سەرتا سوپاسدانەکەم. دیارە ئەم کتێبە کە لە بەردەست بەڕێستانایە دوو گۆڕاوی تێکەڵ کردووە، ئەویش لە بینی ڕاگەیاندن و سایکۆلۆژیا. بەڕێز لەسەر وشەی هێدمەکە وەستای دیارە ئێمە هەر لە کتێبەکەشە جەختمان کردەوە کە هێدمە خۆی چییە. هێدمە وشەیەکی تەندروستیە یاخود لە ڕووی سایکۆلۆژیاوە چۆتە ناو فەرهەنگی تەندروستیەوە کە بۆ شۆکی دەرونی بەکارهێنرێ. لەوانەیە لە ڕووی زاراوەیەوە چەندین مانای جیاواز هەبێ، بەڵام هێدمە ئێساوەکو مستەڵەحێک بەکارهێنرێ بۆ ئەو سەدمە و شۆک و زەبرە دەرونیەی کە بەر ئەو کەسانە ئاکوێ کە تووشی حاڵەتێکی نەخوازراو ئەبن. دیارە مرۆڤەکان خۆیان کائینێکی سایکۆلۆژین و هەموو ژینگەی سایکۆلۆژی کاریگەری هەیە لەسەر ڕەفتار و بیرکردنەوەی ئێمە. دیارە یەکەم جار لە بیرکردنەوەمان دوجار لە ڕەفتارمان. بۆیە بەلامانەوە گرنگ بوو لە ئێستا کە سیرێکین ڕاگەیاندن بە تەواوەتی ئەچێتە ناو هەموو بوارەکانەوە و سۆشیال میدیا بە تەحدید لە ئێستا بەهۆی مۆبایلی زیرەکە هەمومان ڕۆژانە ڕووبەڕووی چەندین هەواڵ و چەندین بابەت دەبین کە بڵاوەکرێتەوە. بۆیە ئێمە ویستمانە بزانین ئایا ڕاگەیاندن چ ڕۆڵێک ئەبینێت تایبەت بۆ پرسانێک کە لانێکی نەخوازراوە یاخود جۆرێک لە جۆرەکان ترس و تۆقاندنی تایە. ڕاستەکەی ئێمە بابەتی ئاوارەکانی شەڕی داعشمان وەرگرت بوو، زیاتر ویسمان دوو لایەنی زۆر گرنگ لەسەر ئەوان بزانین. یەکەم بزانین حاڵەتی هێدمەکە لای ئەوان چەنە، چونکە هێدمە خۆی بۆ خۆی قیاسێکی هەیە، وەکو چۆن نەخۆشیێکی شیزۆفینیا یاخود خەمۆکی یاخود هەر یەکێکتر لە نەخۆشیە دەرونیەکان کۆمەڵێ معیار هەیە، قیاس هەیە، پێی ئەپێورێ ئەزانرێ و تەشخیصەکرێ کە ئەمە چ جۆرە نەخۆشیەکە. بۆیە هێدمەی دەرونی یەکێکە لەو نەخۆشیە زۆر باوانەی کە بەردەوام ڕووبەڕووی مرۆڤەکانە بێتەوە، بەڵام بە دەرەجەی جیاواز و بەپێی جۆری کەسەکان و بەپێی جۆری ئەو مووقیفانەی تووشیانە بێ و بەپێی قورسی و کەمی حاڵەتەکە. بۆ یەکەم جار ویسمان قیاسێکی ئەو هێدمە دەرونیە بکەین، پاشان ڕاگەیاندنیش بزانین چۆنە، یعنی وەکو ئایا دەورێکی باشی بینیوە یاخود دەوری چارەسازێکی دەرونی دیوە. لەو بەر لەوچینە سەر باسی ڕاگەیاندنەکە هەر لە هێدمەیە ڕابوەسین. بۆ تۆ کە پسپۆڕەتەکەت میدیایە قورس نەبوو شیکردنەوە بۆ دەستەواژەیەکی دەرونی یان حاڵەتێکی زانستی دەرونی بکەیت؟ بڵێ بەتەکیید دیارە ئەگەر بێت و دەستبەری بۆ لایەنێکی تر بەدەر لە پسپۆڕی تۆ بەتەکیید کارێکی قورسە، بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک مامۆستای دەروونزانی من سوپاسیانەکەم لێرەوە. یەکێک لەوانە بەڕاستی دکتۆر یوسف حەمەساڵحە، بەڕاستی ئەو یەکێک بوو لەوانەی کە ناونیشانی توێژینەوەکەی بۆ دەستنیشان کردم. هەروەها خۆشبەختانە سەرپەرشتیارەکەشم دکتۆر سابر بۆکانێک یەکێکە اختصاصی سایکۆلۆژیایە و لەگەڵ ئەوەشا چەندین مامۆستایتر. دیارە ئەم کتێبێک کە لە بەردەست بەڕێستانە بە چەندین فیلتەر و بە چەندین هەڵسەنگاندنی زانستیا تێپەڕیوە تاوەکو ئێمە توانیمانە، بەڵام قیاسی هێدمەکە خۆی بۆ خۆی هەیە، قیاسەکە هەیە. ئێمە لە بڵێن سەحەی عالەمی وەرمان گرتووە و ئەوەمان جارێکی تر تەوزیف کردوتۆ لە بەحسەکەمانە. ئەوە بۆ قیاسی هێدمەکە لەبەری خۆی وەکو نیشانەکان هەیە، ویستمانە بزان نیشانەکان ئەنجا ئاستمان
ئەوان بۆ دیاری کردووە. نیشانەکانی چی بوو؟ نیشانەکان خۆی زۆرە، مثلەن قەلەقیەکێکە لەو نیشانانە، هەز بە کەمی، بەردەوام ترس و خۆف، دووبارە بوونەوەی حەدەسەکە لە مێشکە، سیقە بەخۆ نەبوون، نان خواردن بە کەمی و خەمۆکی، سەر ئێشە، سک ئێشە، زۆر جار ڕشانەوە، یعنی کۆمەڵی حاڵەتی زۆرن کە ئێمە هاتوین مەسەلەن بە لیکارت بە ڕێژەی خوماسیەکە بڵین پێنجەکە کە دەرمان هێناوە یەک بە یەک طبعاً لەبەرەوەی کە ئەو ئاوارانە هەم لە ڕووی مەزهەبەوە جیاوازن هەم لە ڕووی زمانەوە جیاواز بوون، دیارە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی تیا بوو بە ئێزیدی، بە شەبەک، بە تورکمان، بە مەسیحی و بە ناوچەکانی خواروی عێراق، واتە هەر ئەو کەسانی کە هەستیان بە مەترسی و بە ترس و خۆف کردبێ ئەمان ئاوارە بوون و ماڵی خۆیان بەجێهێشتووە و دوورکەوتونەتەوە لە شوێنی جەنگەکان. لەسەر چ بنەمایەک دکتۆر سامپڵەکانت وەرگرتووە؟ بڵێ دیارە ئێمە ئاوارەکانی شەڕی داعشی سەر بە پارێزگای سلەیمانیمان وەرگرتووە، لە پارێزگای سلەیمانیش بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەرانمان هەیە لە ڕێگەی ئەوانەوە داتاکانیان یاوە پێمان هاتوین بزانین چەند کەمپ هەیە لە پارێزگای سلەیمانیە چونەتە ناو کەمپەکانەوە عەدەدی ئەوانمان وەرگرتووە لە هەموو کەمپێ، دوجار بە لە سایە پێنجی هەرێکێک لەو کەمپانە ئێمە هاتوین گەشتینەتە سەر ئەوەی کە لە دوجار 418 عەدەدمان بەدەست گەشتوتەوە. دیارە ئێمە بەپی ئەو ئەحسایی کە کۆچ و کۆچبەرانیاتی بە ئێمە خۆشمان سەردانی مەیدانی کەمپەکانمان کردووە، کەمپەکان لە قۆرەت و لە تازەدێ، لە کەمپی عەربەد، لە بەرزنجە، هەموو ئەو شوێنانەمان کۆ کردوتەوە و سەردانی مەیدانیمان کردووە تاوەکو ڕوبەڕوو لەگەڵیان دانیشتوین و باسی حاڵەتەکانمان بۆ کردوون. تەمەنەکان جیاواز بوون، ڕێگەزەکان جیاواز بوون، یان بەس لە گەورەیە؟ بەڵێ عادەتەن ئێمە لە بەحسا یاخود لە توێژینەوەیە لە سەر و 18 ساڵ وەرەگرین، چونکە 18 ساڵ ئەتوانێت شرۆڤە و یعنی لە حاڵەتەکەی خۆی تێبگا، مناڵ لەوە خواردتر یعنی لە 18 بۆ خواردتر ئەوان ناتوانن بەو شێوازە، ئەتوانرێت توێژینەوە بکرێت لەسەر مناڵ، بەڵام شێواز و ڕێگەی جیاوازی هەیە، بۆ نمونە وێنە کێشانە، بۆ نمونە یعنی شێوازی تری هەیە، بەڵام لە 18 ساڵ بۆ سەرەوە ئەوانە توانن تێبگەن لە حاڵەتەکان و ئەو هەستانی کە هەستی پێکەن، بۆی ئێمە لە سەر و 18 ساڵ وەرمان. باشە، ڕاگەاندن چ ڕۆڵێکی هەبوو بە پێی توێژینەوەکی ئێوە؟ بەڵێ دیارە ئێمە هەر لەناو ئەم توێژینەوەیشا تیۆرێکمان وەرگرتو، ئیش تیۆری پشبەستن بە ئامرازەکانی میدیایە، ئەم تیۆرە دیارە کۆمەڵێ بنەمای هەیە، بنەماکە لەسەر ئەوە ئیشەکات کە لایەنە معرفیەکە و لایەنە ویژدانەکە و لایەنە سلوکیەکە، ئێمە هاتوین بەپێی ئەو تەصنیفاتی ئەو تیۆرە هاتوین ئەو قیاسەمان بەپێی ئەو تیۆرە کردووە، بزانین تاوەکو چەند میدیا لە ڕووی زانینەوە، طبعاً ئەوە جارێ کۆمەڵێ فیئەیتری لێ ئەبێتەوە تاوەکو ئەگەین بەوەی کە بزانین لە ڕووی زانینەکە لە ڕووی معرفیەکە چ خزمەتێکی پێگەیاندووە، دوجار ئەچینە سەر تەوەرێکی ترمان هەست و سۆزەکە، ئەویش بە هەمان شێوە لە ڕێگەی کۆمەڵێک پرسیارەوانێ ئەگەین بەوەی کە بزانین کاریگەری هەست و سۆزەکانی چی بووە و ڕەفتارەکەش دوایی لە هێدمەکە ئەبینرێتەوە، چونکە ئەو ڕەفتارەی دوجار کە لە معرفیەکەەوە چێتە ناو هەست و سۆزۆ لە ڕەفتارەکەیە هێدمەکە دەرەچێتەوە ڕەنگایەتەوە، بۆیە ئێمە بە چەند قۆناغێک هاتوین تاوەکو بە تەواوەتی بزانین کە ئەم حاڵەتە مەرحەلە بە مەرحەلە چۆن هاتووە. دیارە ئەو کەسانی کە بەڕاستی داعشیان بینیوە و خۆیان بەرکەوتەی حاڵەتەکە بوون و توندوتیژێکی زیاتریان لەسەر بووە، سە حاڵەتی تیا بووە کە هەر لە بڵین خاتونێک بوو کە ئەم هەر بەردەست داعش کەوت بوو لە مناڵەکانی جا کرابەوە، دوجار کە برا بۆ سووریا لەوێ توندوتیژێکی زۆری کرابووە سەر و تووشی حاڵەتێکی نەفسی زۆر خراپ بوو، یعنی هێدمەکەی لە حاڵەتێکی زۆر بەرزا بوو، چکە هێدمەش خۆی مەرحەلەی هەیە، هەیەی شۆکەکە بۆ چەند سەعاتێکە، هەیان چەند هەفتەیەکە، هەیە ئەچێتە مانگ بۆ 3 مانگ، هەیە لە 6 مانگ بۆ سەرەوە، دیارە ئەم حاڵەتەکەی قورس بوو بە حکمەوەی زەبرە دەرونیەکەی زیاتر بوو، بە حکمەوەی ئەو ڕووداوی بەسەری هاتبوو زیاتر بوو، بۆیە سێرەکی ئەمە بە تەواوەتی تیاڕەن ئەیاتەوە. طبعاً لەبەرەوەی کە لە کاتی جەنگ و ئاوارەبوون و قەیران و شڵەژانەکانیشە مرۆڤ شتێکی وەهای نییە کە ببێتە هۆکاری ئەوەی کە سەرچاوەیەک بێ بۆ زانیاری، بۆیە باشترین ڕێگا میدیایە، بۆیە ئیتر لە ڕێگەی ئایا شاشی تەلەڤیزیۆنەوەی یاخود لە ڕێگەی مۆبایلەکەی دەستیانەوەیە بەردەوام ئەگەر بێت و بەپێی نەزەڕی پشبەستنی ژواڵێ ئەگەر ئێمە لە کاتی ئاساییە بە سوتفا بەر پەیامە میدیایەکان بکەوین، بەڵام لە کاتی جەنگ و ئاوارەبوونە خۆمان ئەگەڕین بە دوای زانیاریەکانە، زیاتر بە دوای زیاتر ئەگەڕین بە دوای ئەو
حاڵەتی کە چۆن نەڵێ ئەڵە ئیشباعی حاجات یاخود تێربوونی پێداویستیەکانمان ئەکات چونکە نەزەڕێک تریش هەیە ئەویش بەکارهێنان و تێربوونە کاتێک تۆ میدیا بەکارهێنی کە ئەو بابەتانی تو ئەتەوێت تێری بکە یاخود ئەویش ئایا لە ڕووی زانیاریەوەیە لە ڕووی مەسەلەن پێداویستیەکە بۆ فێربوون ئەویش ڕێگەی تری هەیە یاخود بەکارهێناوەی کە لە توێژینەوەکە تۆ پێگەیشتی بەڵێ زیاتر طبعا ئەوە وازەحە لەبەرەوەی کە ئێستا زۆربەی مۆبایلی پێەیە سوۆشیال میدیا بە دەرەجەی یەک و بە دەرەجەی دوو تەلەڤیزیۆن بوو بۆیە کە ئەچوونە ناو خێمەکانەوە یاخود ئەو شوێنانەی کە تایبەت بوو بە ئاوارەکان شاشێکی تەلەڤیزیۆنی هەرتیا بوو بۆیە تاکە سەرچاوی ئەوان بۆ لایەنی تەرفیهی بێ یاخود بۆ پڕکردنەوەی زانیاریەکانیان بێ یاخود گەڕان بێ بە دوای هەواڵەکانە یاخود خۆ دەرباسکردنە لەو حاڵەتێکەتیانان تەلەڤیزۆنەکانیان بوو بۆیە ئەگەر کە بۆمان دەرکەوتەوە لە بینی ڕەگەزی نێر و مێیە سێرەکەین حاڵەتی هێدمەکە لە لای مێ زیاتر بوو لە لای نێر چونکە مێ زیاتر لە کاتی جەنگەکانە لە کاتی قەیرانەکانە زەختەکان و لە ڕووی سایکۆلۆجیا و ژینگەکە زیاترە قورسترە بۆ ئەو چونکە ئەو مناڵی هەیە و عاتفیترە و کاریگەریە بایۆلۆجیەکانی زیاتر لەسرە بۆیە ئەم حاڵەتە لە لای مێ زیاترە لە لای نێر بەڵام بۆ پشتبەستنەکە ئەگەر سێر بکەین بۆ پشتبەستن بە ئامرازەکانی میدیا سێرەکەین ڕێگەزی نێر پشتبەستنەکەی زیاتر بوو لەواچە هۆکارەکەش ئەوە بێ کە زۆربەی ئەو خێزانانە یاخود ئەو ژنانی کە لە ناو خێمەکانە بوون زیاتر تەلەڤیزیۆنێکیان لەلا بوو یاخود زۆر جار ئەو ئامرازە میدیانە کەمتر بەردەسی ئەمانە کەوتن نەیان بووە بەڵام سێرەکەین نێرەکان و بەتایبەتی ڕەگەزی بڵین لە ڕەگەزی نێر و گەنجەکانیان یعنی لە فئەی عمری گەنجەکانیان ئەمان زیاتر پابەند بوون بە سۆشیال میدیاوە باشە ئەوەی کە بۆ دەرکەوت ڕاگەاندن چ کاریگەریەکیە بوو لە سەریان ئایا ڕۆڵیە بوو لە هێورکردنەوەی هێدمەکەیان یان نا ئەویش ئەوەندەی تر تونند و تیژیتیا ڕەنگیاوەتەوە و کاریگەری بە تیوە خراپەکەیاوە لەسەر بەڵێ دیارە ئێمە طبعا ئەبێت ئەو علامە وەرگین یاخود ئەو ئامرازە میدیانە وەرگین کە لەو سەردەمەیە یاخود لەو کاتەیە کاریگەری هەبووە لە سەریان بەداخەوە زۆربەی زۆری ڕاگەیاندنەکان و بەڕاگەیاندنە جیهانەکانیشەوە ترس و خۆفێکی زۆریان دروست کردبوو لەسەر ئەو سامپڵی کە من توێژینەوەکەم لەسەر کرد بە حکمی ئەوەی کە زۆرێک لەو سامپڵە باسییان لەوا کرد کە ئێمە بڵێن ئەوە فئەیەکیان یعنی بەتایبەتی ئێزیدیەکان خۆیان بەردەستی داعش کەوتبوون و داعش زۆر نزیک بوو بۆ لەیان بەڵام ئەوانەی خواروی عێراق یاخود زۆرێک لەو مەسیحیانەی بڵین لە لای مووسڵەوە پێش ئەوەی کە داعش بگات ئەمان هەڵهاتبوون و ترسابوون و ترس و خۆفێکی زۆریان لەلا دروست ببوو لە ڕێگەی میدیاوە ببوو چونکە میدیا بڵین تیرۆریستانی داعشیان کردبوو بە شتێک کە زۆر تۆقێنەر و زۆر ترسنەر بێ بۆیە هەروای کردبوو کە پێش ئەوەی کە بگەنە ئەو ناوچانە هەندێک ناوچە کە دوای لەگەڵیان قسەمە کردەوە بە تایبەتی ئەوانی خواروی عێراق ئەسڵەن داعش هەر نەچۆتەوە منتیقانە تا ئێستاژ تا ئەو کاتەش بەڵام ئەمان لە ترسی گیانی خوان هەڵهاتبوون و زۆربیان باسییان لەوا کرد کە لە ڕێگەی میدیاکانەوە ئەمنە ڤیددیۆیان بینیوە ئەمنە میدیا ترسانونی و ترس و خۆفێکی زۆری لەسەر دروست کردبوون وای لێ کردبوون کە هەڵبێن لە شوێنی خۆیان طبعاً کە هەڵیان لە شوێنی خۆیان تووشی برسێتیە بن تووشی شوێن گۆڕین و تێکچوونی ژیان و شۆکەڵچەرە بن ئەمانە هەمووی کاریگەریە دەرونیەکان و هێدمەکە لە سەریان زیاتە کۆتا پرسیارم پێشنیارە چی بوو لە توێژینەوەکە بەڵێ پێشنیاری من ئەوەیە بەڕاستیەکەی ئێمە کە باس لە میدیاکین میدیا ئەبێت قوتابخانەیەک بێ میدیا ئەبێت بە شێوازێکی بێلایەنانە هەواڵەکان بڵاو کاتەوە پێک هاتی بێ لە زانیاری و نابێ بە ئەجێندای کەناڵەکە ئەو زانیاریانی کە ئەمانەوێ بڵاویکەینەوە گرنگە سایکۆلۆژیای وەرگر لە بەرچاو بگیرێ بزانرێ ئەو پەیامانە چۆن بڵاوەکرێتەوە بۆ کێ بڵاوەکرێتەوە بە چ کاریگەریەک دوجار زیاتر میدیا ڕێنیشاندەر بێ و خۆپارێزی زیاتر بڵاو بکاتەوە نابێت جەنگێکی دەرونی لەگەڵ وەرگرەکانیا و جەماوەرەکانیا بکا لە پێناوی بەدەستهێنانی ئەوەی کە زۆرترین ڤیوی هەبێ گرنگە وەکو خۆی بابەتەکان پیشان بە لە حەدی خۆی بابەتەکان گەورە نەکا کۆمەڵێ پرەنسیپ و ئێتیک و کۆمەڵێ بەهامان هەیە لە میدیا گرنگە کەناڵەکانی میدیا بگەڕێنەوە بۆ ئەو پرەنسیپانە بە شێوازێکی پرۆفشناڵە و ئەکادیمیانە ئیش بکەن گرنگە کەسێکیان هەبێت کە لە ڕووی سایکۆلۆجیاوە وەکو بڵێ ڕاوێژکارێک بێ بزانێت چۆن لەگەڵ حەدەسەکان و قەیرانەکان و ئەو پرسانەی کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە چۆن مامەڵە بکە چکە زۆر گرنگە ئەو هەواڵانی کە ڕووماڵەکرێن بە تایبەتی ئەو هەواڵانەی کە تایبەتە بە پرسی توند و تیژی تایبەتە بە
بە پرسێکە جیاوازیە جێندەریەکان یاخود ئەو پرسانەی کە بە تایبەتی لە کاتی جەنگەکانە بزانرێت چۆن ڕووماڵەکرێت چونکە ئەم هەواڵانە دوجار کاریگەری ئەرێنی و نێرێنی ئەبێ و بەداخەوە لاواچە کاریگەریەکی زۆری وهای دروست کردبێ کە جەنگێکی دەرونی لەگەڵ خەڵکەکە کردبێ تا حاڵ بگاتە ئەوەی کە هیچ عەزمێک و هیچ باوەڕ بەخۆبوونێک و هیچ ڕووبەڕووبوونەوەیەک بۆ لایانی بەرامبەر نەمێنێ کە ئەمە زۆر خەتەرە و دوجار ئەو هەموو کێشەی لێکەوێتەوە ئێمە وازین تەنها هەواڵێکە بەڵام دوجار چەندین لێکەوتەی خراپی هەیە. سپاس دەکەم بۆ ئامادەبوون دکتۆر. زۆر دەستخۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکان و جارێکی تر پیرۆزبایی کتێبەکەشە لەکەین. زۆر بەخێراتی سەرچاو. سپاسانەکە.